چ پێویستی بەوەی هەیە کە مامۆستا بەدەر بەتوانێت بێت سیخوڕیان بکات ئەمە دەکانی بەرپرسیدایە بەپێی ئەو یاسایەی کە ئەوەی چەندین مانگە لە ڕۆژ و کات و ساتی جیاوازدا لە دەبەری بادینان و هەولێر لەلایەن پارتیەوە چەندین چالاکوانی سیاسی و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکار لەلایەن پارتیەوە دەستگیرکران و هەتا ئێستاش لە ناو زیندانەکانی پارتیدا خەفە کراون. ئەمڕۆ بە دەستپێشخەری تەلگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە شاری سلێمانی ئەم چالاکیە ئەنجام ئەدرێت. ئێستاش لێدوانی تەلگەری ئازادی لەلایەن هەواڵتارە جێگیری هاوسەرۆکی گشتی تەلگەری ئازادی دەخوێندرێتەوە با بفەرمێن. بەڕێزان، ماوەیەکی زۆرە کۆمەڵێکی زۆر لە چالاکوانی سیاسی، ڕۆژنامەوانی ئازاد، مرۆڤی ئازادی خواست لە ژێر دەسەڵات و حکوومەت و کابینەکەی پارتی دیموکراتی کوردستاندا دەستگیر کراون و خراونەتە زیندانی تاکەکەسی و ئەشکەنجە و لێدان و هەموو جۆرە فشارێکی دەرونی و جەستەیان لە بەرامبەر بەڕێوە براوە. هەڵبەتە هەمومان دەزانین کە ئەو چالاکوان و ئازادی خوازانە نمونە هەرە جوانەکانی کۆمەڵگەی باشووری کوردستانن بە تایبەتی لە هەولێر و بادیناندا. بەڵام وەکو لە وتارەکەی ئەمڕۆی مەسرور بارزانیشدا هاتووە و وەکو لە ماوەکانی ڕابردوو لێدوانی بەرپرسانی حیزبی حکومی بەناو حکومی هەرێمی کوردستاندا هاتووە، ئەیانەوێ کۆمەڵێک تۆمەت بدەنە پاڵ ئەو گەنجە ئازادی خوازانە بۆ ئەوەی کە بە جۆرێک سزایان بدەن کە لە کەسایەتی ئەوانە هیچ دەنگێکی ئازاد لە هەولێر و بادیناندا بوونی نەمێنێت، ببێ بەو زیندانیەی کە پارتی هەوڵی بۆ دەدات، ئەو زیندانیە گەورەی کە ئەمڕۆ لە هەولێر و لە بادیناندا بەگشتی دروستی کردووە بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا. بەڵام ئەمڕۆ ئەتوانین بڵێن گەیشتۆتە لووتکەی ئیفلاسی خۆی. بێگومان بەر لە هەر شتێک ڕێکخراوە نێودەوڵەتەکانی کە لە هەرێمی کوردستان کارەکەن و ڕێکخراوە دەرەکیەکانیش بەرپرسی یەکەمن، بە تایبەتی نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان، چونکە دەیان جار پەیام دراوە بە ئەوان، بەڵام تا ئێستا هەڵوێستێکیان نەبووە کە جێگەی دڵخۆشی ماڵباتی زیندانیان و هەموو ئازادی خوازانی دیکە بێت. هەر ئێستا کە ئێمە لێرە ئامادەین ئۆپەراسیۆنێکی گەورە بۆ داگیرکردنی باشووری کوردستان بەڕێوە دەچێت. هەڵبەتە لە ڕابردوودا لە هەموو ئۆپەراسیۆنەکان لە هەموو خیانەتکاریەکانی کە پارتی دیموکراتی کوردستان گڵۆپی سەوزی بۆ داگیرکەری تورکیا دەکردەوە و دەرگا و شەقامی بۆ ئاوەڵا دەکردن و سیخوڕی و نۆکەرایەتی و خیانەتی بۆ دەکردن، هەموو کاتێک ئەم دەنگە ئازادانە لە بادیناندا هەڵوێستیان هەبووە. ئۆپەراسیۆنی کە ئەمڕۆ دەکرێت دەستگیرکردنی ئەم بەڕێزانە گرێدراوی یەکترن بۆ ئەوە بۆ ئامادەکاری ئەم ئۆپەراسیۆنانە ئەو کەسانە لە سەرەتاوە بێدەنگ بکرێن بۆ ئەوەی هەڵوێست نیشان نەدرێت. بەڵام بە باوەڕی ئێمە ژیلادزێ و دهۆک و هەولێر و کۆی بادینان ئەگەر بە سەدان ئازادی خوازی چیلێ دەستگیر بکرێ، هەمویان خاوەنی هەڵوێستێکی نەتەوەیی نیشتیمانی ئازادی خوازین، بە دڵنیایەوە بێدەنگ نابن بەرامبەر بە داگیرکاریەکانی کە هەیە. ئێستاش گوتاری دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نەتەوەیی لەلایەن مامۆستا لوقمان ئەخوێندرێتەوە، با بفەرمێن. بۆ ڕێی گشتی بەڕێزان، ئامادەبوانی گرتبوونەوەی دەربڕینی ناڕەزایەتی خەڵکی ستەمدیدە و بەشمەینەتی هەرێمی کوردستان لە سایەی دەسەڵاتدارانی ئەم هەرێمەدا زیاتر لە 7 ساڵە تێکڕای چین و توێژەکانی کۆمەلگا بەهۆی سیاسەتی چەوتی حزبە بەشداربووەکانی دەسەڵاتەوە لە خراپترین ئاستی ژیاندا ڕۆژ و مانگ و ساڵانی تەمەنمان بەسەر دەبین. بۆ هەر سەردەم و قۆناغێک بەهانە و بیانووی بێبنەما و دوور لە ڕاستی داتاشراویان ئامادەیە بۆ چاواشەکردن و خەڵەتاندنی خەڵک بە ناوی وەهمی کوردایەتی درۆینە و چەمکی نیشتیمان پارێزیەوە. سەرباری گرانی و سەختی ژیانی کۆمەلگا بە گشتی و موچەخۆران بە تایبەتی دەسەڵات گوێی لە بیستنی ڕاستیەکان کەڕ کردووە و چاویان نوقاندووە و عەقڵیان کڵۆم داوە. تەنانەت بەڵێنە بێبنەما و درۆینەکانی خۆشیان بیر ئەچێتەوە کە لە سەردەمی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە خەڵکی ئەدەن. وێڕای ئەتکردنی دیموکراتیەت و سەپاندنی مۆدێلی حوکمی ئۆلیگارشی سەردەمی فیودالیزمی سەدەکانی ناوەڕاست نرخیان لەسەر هەر بستێکی خاچی نیشتیمان و جەستەی هەر تاکێکی کۆمەلگا داناوە و بە بەرنامە و سیستماتیک هەراج و تاڵانیان ئەکەن و ڕادەستی دەوڵەتانی داگیرکەریان ئەکەن.
کۆمەلگا چیتر لە توانایدا نەماوە ڕق و تووڕەیی گەنجان لە خۆپیشاندانەکانی چەند مانگی ڕابردوودا پەیامی ڕاست و ڕەوانیاندا بە دەسەڵاتداران. ئێستاش لە دوانی ئەنجومەنی فشار لەلایەن بەڕێز کاک ئەردەڵان دەخوێندرێتەوە با بفەرمێت. لە ئەنجومەنی فشارەوە بۆ ڕای گشتی و لایەنی پەیوەندیدار ئێمەی کوردستانیان ڕاپەڕین دژی زوڵم و ستەمی دەسەڵاتداری زۆردار بۆ ئەوەی جارێکی تر ڕانەپەڕین و بە ئاسوودەیی و شەرەفمەندانە بژین، بەڵام بەداخەوە دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لە حکومڕانی خۆماڵی و خۆبەڕێوەبەری کوردی داواکردنی ماف و ئازادی قەدەغە دەکرێت و لەسەر دڵسۆزی و داواکردنی ژیانێکی شایستە و بنبڕکردنی گەندەڵی ڕاپێکی زیندان دەکرێن. ئەمە ترۆپکی ستەمە. ئەگەر ئەم شێوازە حکومڕانیە بەردەوامی هەبێت بێگومان دەسەڵات پێویستە فاتیحا بۆ مەرگی خۆی دابدات. لێرەوە بە دەسەڵاتداران دەڵێن دەبوو دەنگە ئازا و ئازادەکان خەڵات بکرێن، نەک توند بکرێن لە کونجی زیندان و دەبوو داوای لێبوردن لە کەسوکار و خانەوادەکانیان بکرێت، نەک بێڕێزیان پێ بکرێت. بۆیە وەک ئەنجومەنی فشار لەژێر ڕۆشنایی ئەوی باس کرا ئەم ڕاستپاردانەمان هەیە. یەکەم، سەرجەم بە ناحەق دەستگیرکراوانی خۆپیشاندانەکان ئازاد بکرێن و قەرەبوو بکرێنەوە و جارێکی تر دەسەڵات هەڵەی وا دووبارە نەکاتەوە. دووەم، دەسەڵاتداران با فرمێسکی تیمسەحاوی بۆ خانەوادەی شەهیدان نەڕێژن، بەڵکو پێویستە بکوژانی شەهیدانی خۆپیشاندانەکان ڕاپێچی بەردەم یاسا بکەن، نەک داڵدەیان بدەن و دەبێت بە سزای یاسایی خۆیان بگەێنرێن. سێەم، داواکارین لە پارێزەرانی خۆبەخش تیمێک دروست بکەن بۆ ئەم کەیسە و سەرجەم کەیسی ئازادی خوازان و بە دوواداچوونی جدی بکەن و دەرئەنجامەکانیان بۆ ڕای گشتی ڕوون بکەنەوە. ئێمەش بە هەموو توانامانەوە وەکو ئەنجومەنی فشار پاڵپشتیانە بین. سەرکەوتن بۆ گەلی خاوەن ئیرادە و ئازادی خوازە ڕیسوایی و شکست بۆ دەسەڵاتداری زاڵم و مافیایە. دەبانی خۆشەویست، لە زۆنی زە چالاگوانان دەستگیر دەکرێن و لە زۆنی سەوز خۆپیشاندەران شەهید دەکرێن. ئاشکرایە کە ئیتر نە قانونێک هەیە و نە دامازراوەیەکمان هەیە داکۆکی لە ماف و ئازادیەکانی خەڵکی ئەم نیشتیمانە بکات. ئاشکرایە دەسەڵات لە باشووری کوردستان دەستی ناوەتە بینە قاقای هاوڵاتیان و ڕەوشی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خەڵکی تا ئاستی مەرگ بردووە. خەڵکی ئێمە هەموو مافەکانی لێ زەوت کراوە و ژیانێکی ڕووتی بۆ ماوەتەوە. ئەگەر دیاردە ڕوتەکەشی ئەم سەردەمەمان پێوە دیارە هەر هەمان کۆیلەکانی سەردەمە تاریکەکانی مێژووی بەشەرەتی. پارتی دەیان چالاگوانی سیاسی و مەدەنی و ڕۆژنامەنووسی ڕەشبەگیر کردووە و لەژێر بارودۆخێکی جەستەیی و سایکۆلۆژی و زۆر دڕندانەدا لە زیندانە تاریکەکانیدا توندی کردوون. چەند ڕۆژێکیش لەمەوبەر دایک و باوک و خوشک و براو منداڵەکانیشیان ڕاپێکی زیندانەکان کردوون. ئێمە گروپی ویژدان دەنگمان دەخێنە پاڵ هەموو دەنگێکی ئازادی خواز و بەرەنگار و لێرەوە داوا دەکەین لەگەڵ ئێوە کە دەبێت دەست بەجێ و بێ هیچ مەرجێک ئەو گیراوانە ئازاد بکرێن و لێرەشەوە گرنگترین داوا دەکەین کە هەروەکو ئەوان بەردەوام بین لە دژایەتی ستەم و داگیرکاری و ژیانێکی شایستە. بەڕاستی ئەو برادرانی کە دەستگیر کراوە ئەو ساڵە دەنگانی بەرپرسیدایە بەپێی ئەو یاسایەکە